سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ شەممە دەیمانگی پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ یەکی ژولای 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتتان دایم بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری دانیال پایبەندی لە سەقز، بەشداری بەرینی خەڵکی مەریوان لە پرسەی دکتۆر مەسعود مستەفا سوڵتانی، درێژەی ئاگردانی دارستانەکانی بانە لەلایەن ڕژیم، 12هەمین ڕۆژی مانگرتن لە خواردنی حەمید فەتحوڵڵاهی لە زیندان، دەست بەسەرکرانی 77 هاوڵاتی لە ماوەی یەک مانگدا لە کوردستان، درێژەی ناڕزاتی کرێکارانی کۆمباین سازی تەورێز، کوژرانی مێرمنداڵێکی بەلوچ لەلایەن چەکدارانی نەناسراو لە ئیران شار و لە سێدارەدانی 449 کەس لە ماوەی 5 مانگدا لە ئێران. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری دانیال پایبەندی لە شاری سەخس. بە پێی هەواڵی گەشت و بەیانی شەممە دەیمانگی پوشپەڕ بنەماڵەی دادخوازان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی شاری سەقز بە کۆبوونەوە لەسەر مەزالی دانیال پایبەندی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بە پێی راپۆرتە بەشداربووان بە دانانی گوڵی سوور لەسەر مەزاری دانیال پایبەندی ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرتووە و بەڵێنیان داوە درێژەدەری ڕێگای پەرشانازی بن. جێگەی ئاماژەیە کە شەوی چوارشەممە 25 خەزەڵوەری 1401 دانیال پابەندی تەمەەن 17 ساڵ لە ڕەوتی خۆپیشاندانەکانی گەڕەکی کەریماوای شاری سەقز بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت گیانی بەخت کرد. بەشداری بەرینی خەڵکی مەریوان لە پرسەی دکتۆر مەسعود مستەفا سوڵتانی. بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی هەینی نۆی مانگی پوشپەڕ خەڵکی ئازادی خواز و خۆراگری شاری مەریوان بەشداری بەرینیان لە مەراسمی پرسە و سەرخۆشی دکتۆر مەسعود مستەفا سوڵتانی کرد. دکتۆر مەسعود مستەفا سوڵتانی چالاکی ژینگەی و کەسایەتی خۆشناوی شاری مەریوان ڕۆژی هەینی بەهۆی جەڵتەی دڵ گیانی لەدەستا و خەڵکی ئازادی خوازی شاری مەریوان بە مەبەستی ڕێزگرتن لە کار و چالاکیەکانی ئەو چالاکە مەدەنیا بەشداری بەرینیان لە پرسە و سەرخۆشیەکەی کرد. درێژەی ئاگردانی دارستانەکانی شاری بانە لەلایەن ڕژیمەوە ڕۆژی شەممە دەیمانگی پوشپەڕ دارستانەکانی ناوچەی سلێمانبەگی بانە لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمەوە سوتێنرا. بە پێی راپۆرتەکان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بە کرێگیراوانی ڕژیم بە بیانووی جەولەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن دارستانەکانی شارەکانی مەریوان سەردەشت نەغەدە و بانیان ئاگرداوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا دارستانەکانی سەیرانبەن کەریماوای بانە لە ئاگردا سوتان و ئەم بەیانیەش دارستانەکانی ناوچەی سلێمانبەگ لەلایەن ڕژیمەوە ئاگردرا و ژینگە پارێزان و خەڵکی شۆڕشکێر پاش چەند کاتژمێر توانیان کۆنتترۆلی بکەن. تۆ بەهێزی نامری سیروەنگیان تۆ بەهێزی نامریت مردین لە ئاستا کۆیلەیە بەخوا بەخوا بە نازەی بنەماڵەکان حەزی بەزار و جەوڵە قورئان مردانی باوەتیە تۆ بەهێزی نامریت مردین لە ئاستا کۆیلەیە مناڵەکانی خۆشی بەخات نیشتمانەوە بوو لازم ناکابێژن ئای ڕەفێقی تایبەتی شاخ و داخ و هەلەوەر و گیاندار و بێگیان ئای ئەخوانیشتان بەخێبێژن ئای ڕەفێقی تای كنا عطاي جام سحر دوانزدەهەمین ڕۆژی مانگرتن لە خواردنی حەمید فەتحوڵڵاهی لە زیندان.
لا ڕۆژی دووشەممە 29 جۆزەردانی ئەم ساڵەوە بەندکراوێکی تەمەند 23 ساڵی خەڵکی گوندی کۆڵەسارەی کامیاران مانی لە خواردن گرتووە و ئێستا گیانی لە مەترسی جدیدە. بە پێی زانیاریەکان حەمید فەتحوڵڵاهی بە مەبەستی ناڕزایەتی دەربڕین لە ئاست دیاریکردنی بارمتەی قورسی 15 ملیارد تمەنی بۆ ناوبرا و هەروەها تۆمەتە ناڕەواکانی پەروەندەکەی لە کاتی بەدواداچوونی دۆسیەکەی لەلایەن دەستگای قەزاییەوە مانی لە خواردن گرتووە. جێگەی ئاماژەیە کە حەمید فەتحوڵڵاهی مانگی ڕەزبەری 1401 بە تۆمەتەکانی بەشداری لە خۆپیشاندانەکانی نێو زیندانی سنا هەوڵی شکاندنی کەلوپەلی گشتی و هێرش بۆ سەر هێزە ئەمنیەتیەکانی زیندان دادگایی کراوە. ناوبراو لە ڕێکەوتی سێنزەی گوڵانی 1400 بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و ڕەوانەی زیندانی شاری سنەکرا بوو. دەست بەسەرکرانی 77 هەوڵاتی لە ماوەی یەک مانگدا لە کوردستان. بەپێی راپۆرتی تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی مانگی ژوانی 2023دا لانیکەم 168 هەوڵاتی لە سەر تاسەری ئێران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون و بە بەراوردکردنی ئەم ئامارە لەگەڵ ئاماری مانگی مەی کە 107 حاڵەت تۆمارکرا بوو ڕێژەی بەندکراوان 57% بەرز بۆتەوە. بەپێی ئەم راپۆرتە لەم ماوەیە لانیکەم 77 هاوڵاتی کورد و 50 هاوڵاتی بەلوچ دەست بەسەر کراون. لەنێو ئەو بەندکراوانەدا 25 کەسیان ژن، 16 کەسیان منداڵ و 7 کەسیان خوێندکار و مامۆستای قوتابخانە بوون. شانی باسە لە ماوەی مانگی ڕابردوودا لانیکەم 25 ژن لە سەر تاسەری ئێلان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون کە 15% کۆی گشتی بەندکراوان لەخۆ دەگرێت و لەم ژمارەیە 15 کەسیان ژنانی خەڵکی کوردستان بوون. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی کۆمباین سازی شاری تەورێز بەیانی ڕۆژی شەممە دەیمانگی پوشپەڕ کرێکارانی شرکەتی کۆمباین سازی تەورێز بۆ چوارمین ڕۆژی بەردەوام دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی شرکەتی کۆمباین سازی تەورێز ئەو شرکەتە پێشتر 500 کرێکاری هەبووە و لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی ئابووری هێزی کاری بۆ 55 کەس کەم کردەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی 4 مانگ حەقدەست و مەزایای دواخرا و چوونە سەرەوەی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری و دابینکردنی ئەمنیەتی پیشەی بوون. کۆبوونەوەی دانیشتوانی باشووری کرمان لەگەڵ سەفەری ئیبراهیم ڕەیسی ڕۆژی هەینی نۆی مانگی پوشپەڕ و هاوکات لەگەڵ سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ ئوستانی کرمان دانیشتوانی باشووری ئوستان بە مەبەستی دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە گواستنەوەی ئاوی هەلیلروت بۆ باکووری پارێزگاکە کۆبوونەوە. بە وتەی هاوڵاتیان ئیبراهیم ڕەیسی بە مەبەستی کردنەوەی چەند پرۆژە هاتوۆتە شاری بەم و بڕیارە پرۆژەی گواستنەوەی ئاوی هەلیلروت بۆ باکووری کرمانیش ئفتتاح بکات. گواستنەوەی ئاوی باشووری ئوستانی کرمان کە دانیشتوانەکەی بەلوچن بۆ باکووری ئوستان دەبێتە هۆی وشکبوونی زەویە کشت و کاڵیەکان، کۆچکردنی خەڵکو لە ناوچوونی ژیانی ملیۆنان کەس. جێگەی ئاماژەیە کە بە فەرمانی خامنەیی بڕیارە 20 میلیۆن لە جەمعیەتی ئێران لە لێواراوەکانی کەنداوی فارس جێگیر بکرێن و پرۆژەکانی وەکو گواستنەوەی ئاو لە درێژەی ئەو سیاسەتە بۆ کۆچاندنی خەڵکەکە. خراپی دۆخی تەندروستی شەکیلا مۆنفەرێت لە زیندانی ئەڤین. شەکیلا مۆنفەرێت زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی ئەڤین وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەسڕاگەیشتن بە دەرمان و گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان بێبەشکراوە. بە پێی راپۆرتەکان شەکیلا مۆنفەرێت بەردی سەفرا و کێشەی دەستگای گەوارشی هەیە، بەڵام بەرپرسانی زیندان لە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان خۆ دەبوێرن. بەرپرسانی زیندان لەگەڵ دانانی وەسیقەی 1 ملیارد تمەنی و ئازادی ناوبراو بە پابەندی ئەلکترۆنی دژایەتی دەکەن و ئێستا گیانی ئەو بەندکراوە لە مەترسی جدیدە. شەکیلا مۆنفەرێت ساڵی 92 هەتاوی لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام بە 6 ساڵ زیندان مەحکوم و دواتر ئەو حکومە بۆ 4 ساڵ و 2 مانگ کەم کرابووە. ناوبراو ساڵی 1400 لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژیم بە 2 ساڵ و 8 مانگ زیندان و بە تۆمەتی بڵاوکردنی پرۆپاگەندە بە 10 ملیۆن تمەن سزای ماڵی مەحکوم کرا.
کوژرانی لاوێکی بەلوچ لەلایەن چەکدارانی نەناسراو لە ئیرانشار. ڕۆژی هەینی نوێی پوشپەڕی ساڵی 1402 چەکدارانی نەناسراو لە گوندی بەغدانیەی سەر بە شاری ئیرانشار تەقیان لە لاوێکی بەلوچ کرد و کوشتیان. بە پێی زانیاریەکان ناسنامەیە و هاوڵاتیە فەردین زەردکوهی تەمەن 18 ساڵ و دانیشتووی گوندی بەغدانیەی ڕاگەاندراوە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان فیشەکێک بەرسەری ئەو لاوەکەوتووە و دەستبەجێ گیانی لەدەستاوە. شانی باسە کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا چەندین لاوی بەلوچ بە تەقەیلی باس شخصیەکانی ڕۆژیم کوژراون. لە سێدارەدانی 449 کەس لە ماوەی 5 مانگدا لە ئێران. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ڕۆژی هەینی نوێی مانگی پوشپەر لە راپۆرتێکدا ڕایگەاند لە 5 مانگی ڕابردوودا زیاتر لە 307 کەس لە ئێران ئیعدام کراون و تەنیا لە مانگی مەیدا 142 کەس لە سێدارە دراون. بە پێی راپۆرتە ڕێژەی ئیعدامەکان بە نسبەت ساڵی ڕابردوو کە 174 کەس بووە 76% زیادی کردو. ئەگەر کۆمەڵگەی ئێرانی و جیهانی کاردانەوەی بەهێزی لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامی نەبێت، لە مانگەکانی داهاتوودا سەدان کەسی دیکە دەبنە قوربانی. وەیە پێویستە هێزێکی جەماوەری دژ بە ئیعدام و ئازاری زیندانیە سیاسیەکان بە خێرایی بکەوێتەڕێ. دوا هەواڵ گیان لە دەستانی 113 کەس بەهۆی گەرمای هەوا لە ئەمریکا و مێکسیک. بەهۆی ئەو شەپۆلە گەرمایی لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتانی ئەمریکا و مێکسیکی گرتووەتەوە 13 کەس لە ئەمریکا و 100 کەس لە مێکسیک گیانیان لەدەستا. بەوتەی کارناسانی بواری کەش و هەوا گۆڕانکاریەکانی کەش و هەوا بۆتە هۆی گەرمای بێوێنە، وشکە ساڵی و قەیرانی خۆراک لە جیهان و لە داهاتوویەکی نزیکدا ئاماری زریان و گەردەلوولیش دەچێتە سەرەوە و بۆ هەزاران کەس و بە هەزاران کەس دەبنە قوربانی. لە ئێستادا شەپۆلێکی گەرما بە ناوی ئێل نینۆ بەشێکی گەورەی لە جیهانی گرتووەتەوە و لە ئەیالاتی تێکزاز و لۆئیزیانای ئەمریکا 13 کەس گیانیان لەدەستاوە و پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا پلەی گەرما لە ئەمریکا بگاتە 46 دەرەجە. لەلایەکی دیکەوە گەرمای 50 دەرەجە لە باکووری وڵاتی مێکسیک بۆتە هۆی گیان لە دەستانی 100 کەس و ئەو ڕێژەیە بەردەوام لە زیادبووندایە. بەڵە بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵ.